شاری کفری یەکێک لە شارە مێژوویەکانی هەرێمی کوردستانە و خاوەنی چەندین شوێنەوار و کۆشک و خانوو قەیسەری مێژووییە. لە هەر کۆڵانێکی ئەم شارەدا وێنەیەکی مێژوویی دەبینیت، بەڵام لە ئێستادا ژمارەیەکی زۆر کۆشک و شوێنەوارەکانی کفری ڕووخاون یان مەترسی ڕووخانیان لەسرە. ئەمەش دانیشتوانی شاری وەزیرانی نیگەران کردووە. بەنسبەت پاراستنی شوێنەوارەکان یعنی شتی زۆری پێ نایە. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پێی وایە ئێستاکە لە قەیرانێکی خەیاڵاوی داراییەیە کە ئێمە قەنەعەت تێبینی زۆرمان لەسەر ئەو قەیرانانە هەیە، ئەتوانێ پارێزگاری لێ بکا کاکە، لەم ئالوساتەیە پارێزگاری لێ بکە. ینی ئەو پارێزگاریە نابینین وە کاراسانیش بۆ ئەو جۆرە کەسانە ئەکرێت کە ئەیڕوخێنن. ئەمانە زێڕن، ئێمە زێڕمان هەیە زەڕەنگەرمان نییە بەڕاستی. یعنی ئەمە خاڵێکە زۆر من پێی خەفەتە خۆم. یعنی تۆ باشە خەڵک بەرپرسان شەرم لە خۆیان ناکەن، تۆ توێژینەوەیەکت کردووە 668 لاپەڕەیە ساڵێک لەمەوە بەر، بەڵام هەمان دەم و چاو کاراسانی بۆ کەسانێک بکات بڕۆ شوێنەوارە زێڕینەکانمان بڕوخێنێ. بەڕاستی من هاتمەوێ یعنی چارەکێ بەس مات بوو، مات نەمەتوانی قسە بکەم، هەر لەگەڵ مناڵەکانمان نەمەتوانی قسە بکەم بەڕاستی. ئەی خراپەکەی لەوەیە مەسە من کەسێ وەک خۆم یاخود میوانێک دێت مەسەڵەن کفری شوێنەوارە کاتە پێنیشاندۆ چی پێنیشانە بە ئەم بلۆک و ئیسەی پێنیشان وەرەکوە شوێنە بڵین شوێنەواریەکان لە کفری ئەی چۆن وەڵی خراپەکەی تا بڵێ هینە ئێمە هەنێ شارمانە بەس ئەگە سەری وڵاتان بکەیت هەروە سیما شارستانیە جوانەی مەسەن کە ماوە بۆتە شوێنێکی گەشتیاری ئەمە توانای ئەو ناوچانێ مەسە ئەو گەڕەکانە بێتە شوێنێکی گەشتیاری. ئەگەر خراپەکەی لەوەیە ئێمە مەسەن کە خانوو ئەو خانێکە لە پوریانە ئەو شوێنەواریانە بڕوخێ دوای هیچ شتێکمان هەیە نامێنە شانازی پێوە بکەین. شوێنەوارە دێرینەکانی کفری ناسنامەی شارەکەن و لە ڕابردوودا چەند شوێنەوارێک نۆژەن کراوەتەوە، بەڵام ژمارەیان کەمە چونکە شاری کفری خاوەنی دەیان شوێنەواری مێژووی و کەلەپوریە کە مێژووەکەی زیاتر لە 100 ساڵە. بەڕێوەبەری شوێنەوار و کەلەپوری کفریش باس لە دۆخی شوێنەوارە مێژوویەکانی کفری دەکات. بەداخەواڵیم ئێمە لە ماوەی ڕابردووان نەمانتوانن بەهۆی قەیراین دارایی وڵاتەکەمە نەمانتوانەوە ئەو خانیە لە بپارێزین خانی کەلەپوریەکان، بەڵام هەنێ شوێنمانیش نۆژەن کرێتەوە وەک سەرای کفری، تەقاڵتوی کفری، گەرماوی پاشا، چەند گۆمەزیەک، بەڵام ئەمە ئەوە ناکا کە ئێمە بە شێوەیەکی تەواو شوێنوارەکانمان پاراستووە بەهۆی کۆنی بیناکانەوە و دەستدرێژی هاوڵاتیان بۆ سەر شوێنەوەخانێک کەلەپوریەکان. بەداخەوەڵێم 10 ساڵ پێش ئێستا تقریبەن 70-80 خانی جوانمان بوو، خانی کە تەمەنی لە بین 100 ساڵ بۆ 250 ساڵ. ئێستا لەو خانوویە لە 30 بۆ 32 خانی ماوە کە بە شێوەیەکی ڕێکوپێک ماوە. سەرڕای ئەوەی ناوچە شوێنەوارەکانی شارەکە لە ڕابردوودا بە چەند هۆکارێک بەشێکی ڕووخاوە، ئەوەی زیاتر هاوڵاتیانی نیگەران کردووە ڕووخاندنی ئەو شوێنەوارانەیە بە ئەنقەست و پێیان وایە ئەمە بە مەبەستە بۆ سڕینەوەی مێژووی سەدان ساڵە و دێرینی شاری وەزیران. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کفری.